بە هەموو جۆرێک ئەم حیزبانە نایانەوێت خەڵک بە شێوەیەکی سربەخۆ بێتە مەیدان. ئەوان ئەیانەوێت هەتا ئەگەر خەڵک دژی ئەو دەوڵەتانە بە پێی سیاسەتی ئەوان دژی ئەو دەوڵەتانە، نەک لە چوارچێوەیەکی سربەخۆ لەوان. ئەوان بە هەموو جۆرێک دژی هەر جۆرە جموجوڵ و چارەکێکی سربەخۆن بەدەر لە سیاست و لە دەسەڵات و لە ئەجندای ئەوان. دژما بەسم ئەجندای پارتیۆکێتیە، بۆیە زۆر تەبیعی دژی وەسنەوە. ئەمە لایەنی تێوەیە کە ئەزانین چۆن ئەمانە کوتم خزمەتکاری و دەوڵەتان، ئەوان معلومە کە ئەگەر ڕێگە بات مثلا خۆپشاندان بکرێ لە سلێمانی بە ئازادانە، معلومە ئەو کاتە تورکیا ینی قسەیەکی نامێنێت لەگەڵ تورکیا. بەڵام ێستا لێ بابەگیان تۆ بۆچی بە درۆ قەسمەکەی؟ من ناڵم خۆپشاندان کرێت دژی تۆ مثلا ئەمای نەکەیەتی. بەڕای من ینی هەموو جۆرە جموجوڵێک لەلایەن خەڵکەوە سەرکوتەکە ئەو ئەمە پەیامێکە یا بۆ دەسەڵاتانە بابەگیان من ڕێگە نام کەس دژی ئەوە بێت، ڕێگە نامی جێزێبێتە ئینەوە. بەڵام ئەمە ظروفێکە، ئەمە شتێکە مەسەن ئێوە بۆچی بۆ شێ مامەڵەمانەکەن، ینی هەتا ڕەنگە بە جۆرێک مەسەن پەکەکەت خەتابار کە بێ بابەگیان پەکەکە خۆی مەسەن ئەو تەشەخانی لێگرتوون ئێمە دەسەڵاتمان بەسەریان نییە. بەڵام ئەوتە لەناو شارەکانە کە ئێمە توانامان هەیە ناڵی خەڵک بجوڵێتەوە تا تشتان.